بوتوكوازينو مساعدة وإسناد أصدقائنا الأمريكان القوة التي اقتحمت الموقع أو هزيك توانية أو ناوزي ويرام من هاتبو بو أوي كأوي لوي زنداني كراوا أزاديان. أنتم كنتم محظوظين ومع الأسف الشديد لم يكن هناك أو لم يبقى هناك زور بداخل هیچ هێزێکی پێشمەرگە لەو ناوچەیە نەبووە کە لە پێشودا هێزەکانی پێشمەرگە لەوێ بوون. لە ئێستادا تم تنفيذ هذه العملية بدافع ئەم پلانە تەنها ئامانجێکی مرۆیی لە پشتەوە بووە و پشتیوانی ئەمریکەکان زۆر گرنگ بۆ لەم لە ئامانجی ئەم هێرشە تەنها بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی بووە و زۆر سوپاسی هاوڕێ ئەمریکەکانمانەکەن کە پشتیوانیان کردین و یارمەتیان و ڕێز و نرخاندنێکی زۆرمان هەیە بۆ هەموو ئەوانەی کە هەوڵیاندا لە ڕزگارکردنی ئەم دیلانەدا وە سوپاس بۆخوا زانیاری ئەوەمان پێگەیشتووە کە هیچێک لە ئێوە هیچ زیانێکتان پێ نەگەیشتووە لە کاتێک ئۆپەراسیۆنەدا. ئێوە لە ئێستادا لە نیشتیمانی خۆتانن و سوپاس بۆخوا هەمووتان سەلامەتن و ئازادی تەواوتان هەیە و هەرچیتان ئەوێت و خوازیارن ئێوە لێرە بۆتان هەیە. زۆر دڵخۆشین کە سەرکەوتوو بووین کە هێزێکی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لێرە هاریکاری ئێمە بوو و توانیمان ئەم هاوڵاتیانە ڕزگار بکەین و هیوادارین کە بە دڵخۆشی و ئاسوودەیی ئەوە ببینن. گومانی تێدانە کە ئەم دیاردەی داعش دیاردەیەکی بوونی نەبووە لە ناوچەکەداوە تەنانەت لە جیانیشدا جیاوازی ناکەن لە نێوان هیچ ئاین و مەزهەب و تێڕوانین لە هەر شوێنێک داعش هەبێت ژیان و ئازادی و کەرامەت و مرۆڤەتی بوونین لەبەر ئەوە ئەرکی لە پێشنەی ئێمە ئەوەیە کە زاڵ بین بەسەر ئەم گروپە تیرۆریستەداوە هەماهەنگی بکەین بۆڕوونەوەیان ئەوەی کە مرۆڤایەتی خۆشەوە هەمووی ڕێز لە بنەماکان و بەهاکانی مرۆڤایەتی ئەکرەوە کەسێکی خۆشەوێت پێویستەکە کە لە هەمان سەنگەردا بێ بۆڕوونەوەی ئەم داعش کە ڕەشە دەکەن بۆ سەر هەموو ئاین و ئاینزاکان و نیشتیمان و هەموو شتێک. هیوادارین کە طيب الإقامة حيثما تريدون أن تقيموا دڵخۆش بن لێرە تاوەکو لە هەولێر دەمێنەوە. أصدرنا التعليمات إلى ڕێنماییم دەرکردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی هەموو ئاسانکاریەکی پێویستان بۆ دابین بکەن. ئێوە خۆتان بڕیارەدەن لەوەی کە چی دەکەن و لایەنە پەیوەندیدارەکان بۆتان چێتەکەن. سڵاوی خواتان لێبێت و دووبارە بەخێر بن. وأنا حبيت أشوفكم حتى زۆر خوازیار بووم کە ئێوە ببینم بەو شێوە پیرۆزباییتان لێ بکەم لێرەوە و ئەو دەرەنجامە باشەی کە ئۆپەراسیۆنەکەی بۆەوە دەمێت خوازیاری گوێبیستیەوە بم کە ئەوە هەر پێشنیازێک شتێکتانەیە کە پێم بڵێن بۆی ڕاستەخۆی گوێبیستی بم. السلام عليكم. اسمي محمد عبد الأحمد من محافظة كركوك طبعا حول جناح العباسي قرية ثلاثة. سپاس بۆ خوا بە پشتیوانی خوای گەورە ئێمە ئازاد کراین لە دەستی داعش لەلایەن پاڵەوانەکانەوە. زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان گەل و هەموو هاونیشتمانی ئێرە. زۆر سپاسانەکەی کە زۆر هەموو پێویستیەکان هەموو ئێمە دابین کردو. زۆر زۆر سپاس بۆ جەنابتان. السلام عليكم. من لە ناحیەکی سەر بە کەرکووک بووم. من یەکێک بووم لە دیلەکان کە 5 جار گیراوم لەلایەن داعشەوە. جەنابی سەرۆک بارزانی زۆر سوپاسی ئێوەکەم. سوپاسی هەرێمی کوردستانەکەم و هێزەکانی ئەمریکا کە ئێمەی ئازاد کردووە
إلى دەستی تیرۆریستانی داعش. زۆر سوپاسی هێزی دژە تیرۆری کوردستانەکەین، زۆر میواندارێکی گەرم و باشی ئەمەکرۆ، زۆر سوپاسیەوەکەین، زۆر سوپاسی جەنابی سەرۆک بارزانیەکەین. جنابي سەرۆک سڵاوی خوا لێبێ. من محمد حسن عبدالله لقضايا حويجة. أكثر قصصنا مشابهة، التهم موجهة، حكم الإعدام صادر. بڕیاری لە سەدارەتانی ئێمە درابوو لە پێشودا لەلایەن داعشەوە و بە کۆمەڵ کوژێکی بەرفراوان هەبوو و زۆر دەمێنێت زۆر سپاسی ئێوە بکەم بۆ جەنابتان و هەموو ئەو هاوکارەی کردوتانەوە کۆرەمی کوردستان و هێزی تایبەتی ئەمریکا و هەموو سەرباز ناناسراوەکان کە ئێمەیان ڕزگار کردو ئازادیان کردین، ژیانی ئێمە و ژیانی ئێمەیان سەلامەت کرد. زۆر سوپاس بۆ جەنابتان، زۆر سوپاس بۆ جەنابتان جەنابی سەرۆک و سەرکردەوان مەسعود بارزانی و هەموو هەوڵاتیانەوە و هیوادارین کە بەردەوامی ئۆپەراسیۆنە بێت و ژمارێکی زۆر لە ئاوارە بوونیان هەیە لەو ناوچانە. زۆر سوپاسی میواندارەی ئێوە ئەکەین، هیچ کەم و کورتێکمان نەبووە لە هیچ ڕوویەکەوە، ئێمە کەم و کورتیمان نەبووە. زۆر زۆر سوپاسی ئێوەکەین بۆ ئەو ڕێز و میوانداری کە بە ئێمەتان کڕەوەی، هیوادارین کە ئەو ناوچانەی و هەموو ئەو ناوچانە کۆنتترۆل بکرێنەوە و سڵاوی خواتان لەبێ. والله أنا أيضا معكم أشكر القوة التي قامت بالعملية، الفضل يعود لهم ولدعم إرشان أمجامدا وأوبراسيون أمجامدا بپشتوانی هێزەکانی ئەمریکا بەپشتیوانی خوا تحرير إن شاء الله تەواوی ئەو ناوچانەی تر کۆنتترۆڵ ئەکرێنەوە. گومانی تیانە کە دیاردەی داعش دیاردەیەکی ناساییە لەوانەیە بەردەوامی هەبێ و درێژەی هەبێت، بابەتەکە پەیوەندی بەکاتەوە هەیە و ئینشاءڵڵا ناوچەکانی تریش هەمویان کۆنتترۆڵ دەکرێنەوە و سەقامگیری و ئاسایش بۆ ئەو ناوچانە دەگێڕێتەوە و هەموو هەوڵاتیان ئەو ناوچانە هەست بە ئاشتی و سەقامگیری دەکەن ئینشاءڵڵا. ئەگەر ئێوە ئێستاوەکاریەکتان هەیە ئێوە خۆتان دەزانن هۆکاری پەیوەندی هەیە کە دەتوانن پەیوەندی پێوە بکەنەوە، هیچ هەز بە دووتەڵەیەک مەکەنەوە. ئێوە میوان نین بەڵکو ئێوە بە هەوڵاتیان ئەم ناوچەیان. سڵاوی خواتان لەبێت. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ ئێوە.